سڵاو من شەنگەم لەمە دوا بێمەترسی دەتوانرێت مینەکان هەڵبگیرێنەوە. ئەم داهێنانە چۆن دەگاتە کوردستان؟ گەنجێکی کورد داهێنان لە هەڵگرتنەوەی مین دەکات. باوکێک چۆن دەبێتە پاڵپشتی کچەکەی تا داهێنان بکات. ڕۆژ بە ڕۆژ داهێنانە تەکنەلۆژیەکان لەسەر ئاستی جیهان ڕوو لە بەرەو پێشچوون دەکەن. سەرجەمی داهێنانەکانیش بۆ خزمەتی مرۆڤایەتی و کار ئاسانی زیاتری هاوڵاتیان بەکاردێنرن. گەنجانی کورد بێبەش نەبوون لەو پێشکەوتنانە و کچە کوردێک داهێنان لە هەڵگرتنەوەی مین دەکات بێمەترسی. بۆ ئەمە بەستەش ڕۆبۆتێکی تایبەتمەند دروست دەکات. ڕۆبۆتەکەی شەنگە ئەیوب یەکەم ڕۆبۆتی تایبەتمەندی هەڵگرتنەوەی مین نییە، بەڵام خاوەنی چەند تایبەتمەندێکی گرنگە. پرۆژەی ئەم داهێنانە لە پێشانگای زانستی مایە نمایش کراوە لە نێو کەمپی زانکۆی نێودەوڵەتی قەیوان لە بەرزایەکانی سلێمانی. یەکێکە لەو 75 پرۆژەی بەشداری پێشانگاکەیان کردووە. شەنگە ئەیوب باوکی لە سلکی سەربازیدا کار دەکات. لە کاتی دامەزراندنی پرۆژەکەی پیشەکەی باوکی لە بەرچاو گرتەوە. بیرۆکەی ئەم پرۆژەیە لە ماڵەوە بووم، باوکم ئەو بیرۆکەی دامێ. من کاتێکا دانیشتم بیرم لێ کردەوە بۆ پرۆژەکەی فیناڵی خۆم ئی جامیعام. کاتێکا دانیشتم ئەو وتی کچم بۆش پرۆژەیەک دروست ناکەی هەم خەڵکیش ئیسفادەی لێ بکە و هەم خۆشی ئیسفادەی لێ بکە. ئەویش لە حەسکەریە. ئیتر منیش هەر ئەو کاتە وتم باشە چی ئەڵێ؟ وتی شتێکی ئەوهامان بۆ دروستکە هەم ئیسفادەشی لێ بکەین و ئەگەر توانیت بیکەم. ئەوەش پرۆژەکەیە کە من ئەو فکرم بۆ هات. ئەم ڕۆبۆتە دەتوانێت ئەو بۆمب و TNTە چێندراوانەی کە هەن بە شێوەیەکی زیرەکانە پوچەڵ بکاتەوە. هەروەها ڕۆبۆتەکە دەتوانێت بۆمبی دیاریکرا و جوڵە پێ بکات و بێمەترسی بۆ شوێنێکی دیاریکراوی بگوازێتەوە. پرۆژەیەم ئێستا چیەکاتن هەم وێر ئەبڕێتن، مەسەڵەن بۆمب هەیە وێرە ئەتوانی بیقرتێنێ، هەیە هەرەوە لە عەرزەکە کەوتووە. ئەم بۆمبانە ئەتوانی هەڵیگرێتەوە. ئەوە چۆن ئێستا ئەڵێن بۆ ئەتەقێتەوە، چۆن ناتەقێتەوە. ئەو بۆمبە کاتێکە هەڵ ئەگرێ وێرەی تایە، ئەو وێرە هەر لەناو خۆیەوە جوڵەیەک بکە خۆی پوچەڵی ئەکاتەوە. ئەو کاتە ئەو ڕۆبۆتە ئەتوانێت هەڵیگرێت و بەرزی کات و بیباتە بۆ شوێنی بەبەست. سۆک ئەو کامیرێکی شتایە ئەتوانێت سەیری کاتن لە چ شوێنێکە یان شوێنێک چاودێری لێ بکەن، بزانین لە کوێنە ئەو شوێنە. ئامانجی یەکەمی ئەم گەنجە هاوکاریکردنی هێزە ئەمنیەکانە، چونکە لە هەرێمی کوردستان دەیان ناوچەی بە مینڕێژکرا و تا ئێستا پاک نەکراونەتەوە و بوونەتە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان. ئێستا پرسیارەکە ئەوەیە بۆچی حکومەت سوود لەم داهێنانەی گەنجەکان وەرناگرێت؟